باسی پیسبوونی هەواکەین بەپێی ئەوەی کە ساڵانە بە شێوەیەکی گشتی و کەسانی کە پسپۆڕن لە بواری ژینگەیە یاخود چالاکەوانن یاخود ئەو کەسانی کە تۆژینەوەی تایبەتەکەن لەسەر و بابەتە کە ساڵانە گرفتێکی گەورە هەیە بەهۆی پیسبوونی هەواوە کابێتە هۆی کاریگەری لەسەر لایەنی مرۆڤایەتی و وای کردووە کە ژینگە بەرەو پیسبوون بڕوا وەگۆی زەوی بەگشتی توانیوێتی مەترسیدارێکی لەسەر دروست بێت. ئێمەژەم بابەتەمان بەکردن زانی بە تایبەتی لە ناوچەی خۆمانە تا چەند پیسبوونی هەوا کاریگەری لەسەر لایەنی مرۆڤایەتی دروست کردووە و هۆکارانە چین و چی بکرێتاوەکو بنبڕ کرێ و ڕێکخراوەکان چالاکەوانەکان تا چەند کاریان کردووە لەو بوارەیە بۆی کە لە ڕێی ئەوەی کە بتوان هۆشیاری بڵاو بکەنەوە لە ڕێی ئەوەی کە بتوانین هەوڵ بین هۆکارە سەرچەکان چییە کەمتر بکرێتەوە تاوەکو هەوایەکی پاک و ژینگەیەکی پاکمانە بێت. گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز خاتو ڕووبار ئەحمەد وەکو چالاکەوانی بواری ژینگە کە بەڕێز زانستا لە ستۆدیۆ لە ئێمە میوانە. خاتو ڕووبار زۆر بەخێر بیت و باری باش. هەموو بینەرانی کەناڵی کورسات باش و ڕۆژێکی خۆش بۆ هەمووان سپاس. بابسی پیسبوونی هەواکەین با سەرەتا لەوە دەست پێ بکەین کە ئەم بابەتە بەردەوام هەگەر هەر گفتوگۆی لەسەر کرێ کەمە چونکە لە بەرەوەی پەیوەستە بەلایەنی مرۆڤایەتیەوە لە ئێستایا پیسبوونی ژینگەی ئێمە بە تایبەتی هەوا لە چه ئاستێکایە مەترسیدارە یاخود مەترسیەکە کەمتر بۆتەوە؟ ئەگەر ئێمە باسی ژینگە بکەین بەگشتی هەموو سێکتەرەکان و هەموو بەشەکانی ژینگە لە ئێستاە مەترسی پیسبوونیان لەسرە بەهۆی بەرەو پێشچوونی کەرتی پیشەسازی و جیهانی پیشەسازی و زۆربوونی ڕێژەی دانیشتوان و زۆربوونی پێداویستیەکانی مرۆڤ بەردەوام هەموو بەشەکانی ژینگە چێ هەوا بێ خاک بێ یاخود ئاو بێ ژینگەی ژاوەژاو بێ ئەمانە هەمووی بەردەوام ئاستی پیسبوونیان لە بەرزبوونەوەدایە. جا گرنگترین بەشی ئەم پیسبوونی هەوایە کە لێرەدا پشتی شێری بەرکەوتووە لە هەموو جیهان بۆ شێوەیە نەک تەنها لای ئێمە. ئێستا وڵاتە جەرهێزەکانی وەکو چین و ئەمریکا ساڵانە چەندین ملیار دلار زەرەر لە خۆیان دەدەن چەندین کارگە دادەخەن بۆ ئەوەی ئەو پیسبوونە کەم بکەنەوە واتە ئەو کاریگەریە بە ڕێژەیە کەم بکەنەوە کە نەبێتە هۆکار دابەزاندنی ڕێژەی مردن کە ساڵانە بەهۆی پیسبوونی هەواوە زۆر زیاتر لە 3 ملیۆن کەس لە وڵاتێکە یاخود لە وڵاتە گەورەکانە دەمرن بەهۆی پیسبوونی هەواوە بەهۆی ئەو گازە ژەهراویانی کە لە کارگەکانەوە وەری دەگرن و هەڵی دەمژن ڕاستە و خۆ کاریگەری کاتە سەر تەندروستیان و ئەبێتە هۆی مردنیان و هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەگشتی بەدەر نییە لەو پیسبوونە لە پیسبوونی هەوا و لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە پیسبوونی هەوامان هەیە لەبەرەوەی لێرە کارگەکان و پاڵاگە و نەوتەکان و وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا یاخود لە ناو شارەکانان یاخود زۆر لە نزیکی شارەکانن. ئێستا بۆ نمونە لە ناوچەی بازیانمان هەیە یاخود ناوچەی تانجەرۆمان هەیە کە خۆڵ و خاشاکێکی زۆری لێ فرێ دەدرێ ئەمانە هەمووی دەبنەوە هۆی دروستبوونی گازی میسان کە ڕاستەوخۆ ئەم گازە نەتامی هەیە نەبوونی هەیە زەرێکی زۆر بە تەندروستی مرۆڤ جێگەینەوە دەبێتە هۆی کەڵەکەبوونی و دواتر توشبوونی بە شێرپەنجە یاخود ئەو دوو کڵی کارگانی ناوچەی بازیان ڕاستەوخۆ ئەویش بە هەمان شێوە کاریگەریە کاتە سەریان و دەبێتە هۆی توشبوونیان بە جۆرەها نەخۆشی و گرفتی تەندروستی. جا پیسبوونی هەوا بە تایبەتی پیسبوونی هەوا چەندین هۆکاری هەیە کە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر دەگۆڕێ. جا هۆکارەکە سروشتی بن ئەگەر دیقەت بن ئەم ساڵ ئاگرکەوتنەوە زۆر بوو. ئاگرکەوتنەوە زۆر بوو ژمارەیەکی زۆر سەوزایی سوتا ژمارەیەکی زۆر دارستان لە ناوچوو کە ئەمانە هەموویان بۆ هەناسەدان بۆ سەحەتی مرۆڤ زۆر پێویستن بەڵام لەکاتی چالاکبوونی گڕکانەکەی ئیسپانیاش بە هەمان شێوە یەکێک لە هۆکارە سروشتەکانی پیسبوونی ژینگە و دروستبوونی بڕێکی زۆر CO2 ئۆکسیدەکانی نایترۆجین یاخود ئۆکسیدەکانی ئۆزۆن کە ئەمانە ڕاستەوخۆ کاریگەری لە بەرگەهەواکەن و کاریگەری ڕاستەوخۆشیان لەسەر تەندروستی مرۆڤ یەکێک لە هۆکارەکانی گڕکانەکانە کە لە ئێستادا بەهۆی زیاتر گەرمبوونی زەویەوە ئەم گڕکانانە زیاتر چالاکە بن و ئەبێتە هۆی تەقینەوەیان و غازێکی زۆر کە بەهۆی ئەوەی کە گەردیقەت بن گڕکانەکان بەرزن و ئەو هەڵمەش بە زەختێکی ئەوەنە زۆر لە گڕکانەکانەوە دێتە دەرەوە زۆر لە چینی ئۆزۆن و لە بەرگەهەوا نزیک دەبێتەوە کە ئەمە ڕاستەوخۆ زیانی پێدەگەێنێ. بە هەمان شێوە هۆکارە ئاگرکەوتنەوەیەکێکە لە هۆکارە سروشتیەکان کە زیان بە هەمان شێوە ئەبێتەوەی پیسبوونی هەوا و زیانگەیاندن بە مرۆڤ بە گیانەوەران بەڕوەک پیسبوونی هەوا تەنها کاریگەری لەسەر ئێمەنە ڕاستەوخۆ جارێکتر کاریگەری لەسەر ڕووەکەکان هەیە چونکە ئەبێتەوەی نیشتنی لەسەر نیشتنی ئەو مادانە ئێستا بۆ نمونە گۆگردمان هەیە کاتێک لەسەر ڕووی گەڵاکان دەنیشێ ئەم گۆگردە ناهێڵێ
کردداری ڕۆشنەپێکاتن زۆر بە جوانی ڕوو بدادواتە بە شێوازێکی پێویست و مادەی خۆراکی پێویست ناگاتە ڕۆکەکە و میوەیەکی تەندروست نادا بە تۆ بە هەمان شێوە جارێکی تر ئەو هەوایە کاتێک بێتەوە بە باران ئەو مادانی ئەو گردیلانی کە لەناو هەوادان لە ڕێگەی کارگەکانەوە گردیلی زۆر وردن دەکرێنە هەوا و لەناو هەوایە بەهۆی شێوە دەمێننەوەوانێ جارێکی تر لە ڕێگەی باران بارینەوە دەڕژێنەوە ناو خاک بە هەمان شێوە ئەمیش کاریگەرەکاتە سەر پH خاک واتە ترشی و تفتی خاک تێک دەدات و بەرهەمێکی دووبارە بەرهەمێکی ناتەندروست دەدات بە ئێمە وا دەکات کە درەختەکان بە جوانی گەشە نەکەن واتە بەرهەمێکی باشمان دەنێت کە ئەمە لە ئێستادا ئەگەر بە پێی دوایین راپۆرتەکان چەندین ملیار دۆلار زەرری لە ئەمریکا داوە لەبەرەوەی ئەم ترشەبارانە پH خاکەکان تێگاوە ترشی و تفتی خاکەکان تێگاوە مادەکانزایەکانی خاکی هەمووی شۆردۆتەوە بۆیە جارێکی تر پێویستە بۆ ئەوەی کە ئەو هاوکێشەی خاک ڕێک بکەنەوە مادەی کیمیایی بەرهەم بهێن و مادەی کیمیایی بەکاربێنن. جەنابەت لە بەشێک لە قسەکانت هەر تیش کرد خستە سەر ژینگەی کوردستان و بەتایبەت بۆ نمونە بازیان کە لە ئێستا ئەوترێت بەداخەوە زۆر مەترسی لەسەر ژینگەکەی هەیە. ئێمە کارگەیەکی وامان نییە. واتە ئەو هۆکارەی کە لە ئاستی جیهانە و وڵاتانی پێشکەوتووە هەیە بۆ پیسکردنی هەوا لەلای ئێمە بۆ ڕادەیە زۆر نابینێت بەڵام بۆ نمونە شوێنێک وەک بازیان ئەبین لە ئێستا وترێت ژینگەکەی تێک دراوە مەترسی لەسەر ژینگەکەی هەیە و بە یەکێک لە ناوچە پیسەکان دابێت. چی کراوە لە کوردستان کە ئەوەندە هەنگاوەکان هەڵە بووە کە وای کردووە بم با بڵێن ڕووبەرە کەمە پیشەسازیەوە ئێمە وامان کردو لەسەر ژینگەکەمان مەترسی هەیە. وەکو پێشتریش باسم کرد نزیکبوونی کارگەکان و کارگە مەترسیدارەکانی کارگەی نەوتە کارگەی چیمەنتۆیە چەندین معمەلی گەورەی لێوێژ ڕاستە بچووکە بەڵام بۆ بچووکی ناوچەکەش و بۆ چڕی ڕێژەی دانیشتوان بەو شێوازە ڕێک هاوتایە ئەوەندەی ئۆکسجینەی کە مرۆڤ پێویستێتی وە کەمی دار و درەخت کەمی ڕۆک و سەوزایی لەو ناوچەیە کە نابێتە هۆی هاوتاکردنەوەی ئۆکسجین و CO2 ئێمە ئۆکسجین هەڵەمژین باشە درەختەکان CO2 هەڵەمژن ئەو CO2 ئۆکسجینە هاوتا نابێت واتە پێویستە درەختەکان زۆر زیاتر بن لە کارگەکان لەبەرەوەی ئەوەی کە کارگەکە بەرهەمیە هێنێ زۆر زیاترە لەوەی کە درەختەکە پێڕاناگا کە ئەو هەموو ئاڵوگۆڕە بکە واتە ئەو هەموو CO2 بۆ ئێمە بکاتەوە بۆ ئۆکسجین بۆیە کەمتر خەمی لایەنی پەیوەندیدار لەوەی کە ڕێژەی سەوزایی پێویست نیە لێ و هەروەها نزیکی کارگەکان لە شوێنی نیشتەجێبوونەوە هەندێکیان هەرگەر خۆتان دیقەتتاندا بێ لەناو ماڵەکانن زۆر نزیکن لە ماڵەکانەوە زۆر نزیکن لە شوێنی نیشتەجێبوونەوە کە ئەمەژنی تایە مناڵی تایە وەک ئەوەندە مادەی جیاوازی کیمیایی زیان بەخش بەرهەم دەهێنن کە هەنێکیان هەن بە ماوەیەکی زۆر لەناو خوێنە لەگەڵ هیمۆگلۆبۆنی خوێنە ئەمێننەوانێ لەناو سیەکانە ئەمێننەوانێ کە بە درێژایی ینی بە تێپەڕبوونی کات ئەمانە ئەبنە هۆی زیان و دروستبوونی خانەی شێرپەنجەی و دروستبوونی توشبوون بە تەنگە نەفەسی و کەم خوێنی کۆمەڵێ ئێوە کەواتە ئەمە مەترسیێکی گەورەیە کەواتە ئێوە چۆن وەکو چالاکەوان وەکو ڕێکخراوەکان وەکووانی کە لە بواری ژینگەیە شارەزاییتان هەیە چۆن هەڵمەتێک ناکەن بۆ شارکردنەوە کە بتوانێت کەرتی گشتی کە حکوومەتە بێتە سەر ئەوەی کە ئەم بابەتانە بۆ نمونە قەدەغە بکات لە بتوانێت لە ناو شارەکانە بۆ نمونە کە نزیک بێ لە ماڵەکان و قەدەغی بکە ئێمە باسی بابەتێک بکەین ئەگەر باسی شاری سلێمانی بکەین ئێمە ناوچێکمانەیە کە ناوچەی تانجەرۆ کە ڕۆژانە بە چەنە هاتن خۆڵ و خاشاک لەو ناوچەیە فرێدرێ بەداخەوە ئێماڵین بە ژینگەکە زەویەکە تووشی مەترسیە بێ ژینگەکە پیسەکە ئەی باسی شێوەش بکەین کە ئاگری تێبەرە درێ دووکەڵەکەی تێکەڵی هەوا بێتەوە کە چەندین زیانی کە بەخشێتەمە کەواتە ئەرچی هەمومانامە بەگشتی وارچی و کەسانەشەکە شارەزاییان هەیە لە بواری ژینگە و چالاکەوانن هەوڵەکان چی بۆ ئەوەی کە ئەمانە تۆزێک کەم بکرێتەوە خەڵک هۆشیار بکرێتەوە حکوومەت بێتە سەرەوەی کە کۆمەڵێک بابەتی کە بگرێتە ڕێبووی کە ڕیسایکلین دەست پێ بکرێتەوە ئێوە ئەرکەکانە خەنە بواریشتیەوە ئێمە وەکو ڕێکخراوە ژینگەیەکان و ڕێکخراوی ژینگە دۆستی کە من خۆم کاری تێدا دەکەم هەڵی بەردەوام دەدەین لەگەڵ تانجەرۆیە لەگەڵ پیسبوونی هەوایە یەکێکتر لە هۆکارەکان ئێمە گەلە کارگەکان گەڕین بینەوە ناو شاری سلێمانی بوونی ئەو هەموو ژمارە زۆرە ئۆتۆمبیلە ئەگەر هاوڵاتیان بزانن زیانەکانی ینی لەلایەنێکەوە بۆیان ڕوون بکرێتەوەوانێکە لێرە ئەمە ئەرکی میدیایە تیان بگەینێ کە ئەو دوو کەڵیلۆ سارێت دەدەرەوە چەند زیانت پێدەگەینێت چەندین مادەی زیان بەخشی تێدایە ڕۆ بکە زیاتر هاوڵاتیان لەوە هۆشار دەبنەوە کە بەنابرن بۆ ئەوەی کە هۆکاری گواستنەوەی گشتی بەکاربهێنن یاخود پاسکیل بەکاربهێنن یاخود پیادەڕەوی بکەن کە لەم شارەیە بەڕاستی زۆر کەمە ئەگەر ئێمە بەس سلێمانی بە نمونە وەربگرین نەچین بۆ شارەکانی تر
ڕێژەی پیادەڕەوی زۆر کەمە، هەچ کەسە و ئۆتۆمبیلی خۆی بەکاردەهێنەکەم ئۆتۆمبیلە ڕێژەیەکی زۆر بنزین دەسووتێنێ. شتێکی تر کە باسی بکەم کوالیتی بنزینی و ئەو زیانانی کە لە بنزینی کە دەکرێتە ناو سیارەکانەوە چ زیانێک بە ئێمە جێگەێنێ. یەکێک لەو مادانی کە لێوەی دەردەچێ زیانێکی زۆر بە ئێمە جێگەێنێ قورقوشمە. لە کوردستان قورقوشم دەکرێتە ناو بنزینەوە بۆ ئەوەی کارکردنی بنزینەکە خێرا بکە و مەکینەی سیارەکە چالاک بکە. ئەم قورقوشمە ڕاستە و خۆ لەگەڵ هەڵبژینی زیان بە تۆ دەگەێنێ. واتە هیچ پێویست ناکات مەرحەلەکان یەکسەر تۆ کە هەڵت مژی ڕاستەوە خۆ لە ڕێگەی بۆری هەناسەتەوە کە ئەچێتە سیەکانتەوە یەکسەر ئەگا بە خوێنەکە بەخوێنت و بە هیمۆگلۆبینی تۆوە ئەنووسێ بێتە هۆی دروستبوونی بەردی گورچیلە. ئەم قورقوشمە ڕاستەوخۆ بەردی گورچیلەت بۆ دروست دەکات، ڕاستەوخۆ بێتە هۆی دروستبوونی کەم خوێنی، ڕاستەوخۆ بێتە هۆی کاریگەری ئەبێ لەسەر چاوەکانمان، واتە ئەبێتە هۆی دابەزینی ئاستی بینین. یاخود ئەگەر بە ڕێژەیەکی زۆر ئێمە ئەم گازە هەڵ بمژین ئەوە تووشی عەساب و تووشی تێکچوونی سیستەمی هەناسە و سیستەمی مێشکمان دەکات. ئایا ئەم مەترسیە گەیاندراوە بە هاوڵاتیان کە تۆ هەوڵ بدەی لێخوڕینی ئۆتۆمبیل کەم بکەیتەوانە؟ ئێمە با نمونەیەک باس بکەم. کەسەکە لە ماڵەوە خۆی کەسێکی هەیە نەخۆشی سیەکانی هەیە یاخود شێرپەنجەی هەیە، ئەوەی بێتاقەتم با بچمە دەرەوە ئەچێ بە ئۆتۆمبیلەکەی ئەگەڕێ، نازانێت کە هۆکاری ئەم شێرپەنجەی و ئەم هەناسەتونگە ئەو ئۆتۆمبیلەی ئەوە کە ئەو هەموو گازە زیان بەخشە، ئەو هەموو CO2 و بە کەمی ڕێژەی سەوزایش بە هەمان شێوە نابێتەوە جارێکی تر ئەو CO2مان بە هاوتا ناکە، بۆیە ئێمە هەمووی هەڵدەمژین. بەڕێگەی هەناسەدانە زۆر خەتای هاوڵاتیان نەبێت چون هۆکاری گواستنەوەی گشتیشمان زۆر گومان لێرەشدا ئێمە توانین ڕخنە لە حکوومەت بگرین کە هۆکاری گواستنەوەی گشتیمان زۆر لاوازە. زۆربەی دایرەکان زۆربەی شوێنەکان تۆ ناتوانی بە پاس تەنها ئێمە هۆکاری گواستنەوەی گشتی تەنها پاسمان هەیە، ناتوانی بە پاس پێی بگەی، بۆیە تۆ لێرەیە جارێکتر ناشارێ بیتۆ کە ئۆتۆمبیل بەکار بهێنی و ئەو هەستی بەرپرسیارەتی کە هەتە بەرامبەر بە خۆت، بەرامبەر بە وڵاتەکەت، بەرامبەر بە ژینگەکەت، بەرامبەر بە جیهان و بەرامبەر بە چینی ئۆزۆن ناتوانی جێبەجێ بکەی. لێرە ئێمە ڕوبڕووی ئەرکێکی هەم مرۆڤایەتی هەم ئەخلاقی بەڵام ئەمەش پێویستی بە هەڵمەتە، یعنی من ویستمەوە وەڵامم دەستکەوێت ئەرچی ڕێکخراوە ژینگەیەکان چالاکەوانەکان تا لێرەیە تا چەند ڕۆڵیان هەیە. بۆ نمونەم بابەتی تۆ باسیەکەی بە وردی کە چەند زیانی بۆ تەندروستی ئەمێ و چەند باسیەوەکەین ئەم گەردیلانە لە هەوایە چەند مەترسیدارن لەسەر ژیانیان، بەڵام پێویستی بەوەی هۆشیاری بدرێ، پێویستی بەوەی کەرتی گشتی ئاگادار بکرێتەوە لەمە بۆی کە بتوانین چارەسەری بۆ بدۆزین و ئێمە ئەگەر ئەم باسە هەر گفتوگۆی لەسەر بکەین ناکەینە ڕێگە ئەنجامێک ڕاستە. بەردەوام گفتوگۆشی لەسەر دەکەین و بەردەوام لە ڕێگەی سۆشیال میدیاوە، لە ڕێگەی پانێڵەکانەوە، لە ڕێگەی هەڵمەتەکانەوە ئێمە هۆشیاریمان بڵاو کردوتەوانێت، دەتوانین بڵێن تا حەدێکی زۆر کەم تەرخەمن بەڵام بێدەنگیش نەبوون. بەڵام شتەکە زیاتر ناکەوێتەوە، ڕێکخراوەکان ناتوانن 100% چارەسەر بکەن، تەنها ئەوەنجا دەتوانن کە ڕێنمایی بگەن بە من و بە تۆ بە چەند کەسێکی تر کە بڵێ ئەگەر زۆر پێویست نەبوو ئۆتۆمبیل بەکارمهێنە یاخود ئەگەر ئەتوانی بە پاسکیل بڕۆ بۆ جێگەکەی خۆت، با پاسکیل ببێ بە کلتورە. سەر لە ڕێکخراوی ژینگە دۆستی بەردەوام هەوڵە درێت کە پاسکیل بە کلتور بکرێ بۆەوەی کەسێک ئەگەر تۆ توانات هەیە وەکو بانیان ئەچیت بۆ دەوامی خۆت هەم وەرزشێکە و هەمیش تۆ چالاکیێکی زیاتردا بە تۆ هەمیش ئەو دوو کەڵە زۆرە ناکەیتە ناو ژینگەوە ژینگە پیس ناکەی و هەروەها بەردەوام لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە هەڵمەتی هۆشیاری هەیە، بەردەوام هۆشیاری بڵاو دەکەنەوە، بەردەوام بەرنامەی پێویستی لەسەر دەکرێت کە ئاگادار بن ژینگە لە پیسبووندایە و ژیانی هەمومان لە خەتەردایە کە ساڵانە بگرە زیاتر لە 4 ملیۆن بۆ 5 ملیۆن خەڵک بەهۆی پیسبوونی هەواوە دەمرێت. خۆی بابەتێک بۆ چای من کە و نازانامە بەڕاستی تا چەند ڕاستە هەرچەند ئەو پێگەی کە سەیرم کرد جیسیقە بوو باسی لەوە کرد و ساڵانە ئەو کەسانی کە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ لەبەر پیسبوونی هەوا گیان لەدەست ئەدەن، ژماران لەو کەسانەی کە بە ڕووداوەکانی هاتوچۆ گیان لەدەست ئەدەن زیاترە. ژمارەیان زۆر زیاترە لەوەی کە بە ڕووداوی هاتوچۆ یا بەهۆی جەنگەکانەوە یا بۆ شتەکانی ترەوە هۆکارەکانی ترەوە گیان لەدەست دەدەن لەبەرەوەی پیسبوونی ژینگە ئەو هەوا پیسەی کە تۆ هەڵی ئەمژی دەرێک بەوە ناکەی کە ئەم هەچی شێرپەنجەیە و هەچی نەخۆشە درێژخایەنەکانە لە ڕێگەی هەوای پیسەوە تۆ ئەگوازرێتەوە بۆ ناو جەستەی تۆ. ئەمەش خۆی لە خۆیدا مەترسێکی زۆر گەورەیە، بەڵام ڕێکخراوەکان تۆ پرسیارت کرد هەوڵی خۆیان داوە ئەوان نەوەستاون، بەڵام پێویستە حکوومەتیش لێرەدا هاوکار بێ، لایەنی پەیوەندیدار بەڵێ پێویستە زۆر زیاتر هاوکار بێ. ئێمە دەنگی خۆمان گەیاندۆتە ئەوان
و هەموو لایەنەکان ڕێکخراوەکانی تریش دەنگی خۆیان گەیاندۆتە حکومەت کە ئێمە مەترسیمان لەسەرە لەم ژینگە بچووکەی ئێمەدا بەو ڕادە زۆرە پیسبوونی هەوا جێگەی سەرسوڕمانە جێگەی پرسیارە بۆچی بەو شێوازەیە ئایا غەڵەتەکان لە حکوومەتەوە یا لە خەڵکەوە ڕاستە لە هەردوو لایەنەوە بەڵام لایەنی پرسیار لە بکارەیە حکوومەت و لایەنی پەیوەندیدارە باژینگەوە بە هیوایەوەی کە ئەمەرکە بخینە سەر شانی هەر هەمومان کارچی هەمومانە کە پارێزگاری لە ژینگە بکەین و بشتوانین ئەمما بابەتە بچێتە بواری لە سیستەمی خوێندنە کامیشە بابەتمان باس کردووە کە منداڵ لە منداڵیەوە فێر بکرێت چۆن ژینگە بپارێزێت